دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێت ڕێککەوتنێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان واشنگتن و تاران لە نزیک بوونەوەدایە و ئەگەری ڕاگەیاندنی لە هەر کاتێکدا هەیە. ترامپ ئاماژەی کرد کە گفتوگۆکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پێشکەوتنیان بەخۆوە بینیوە و ئەگەر ئەم هەوڵانە بە سەرکەوتووی بگەن دەکرێت خۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی دوو وڵات دەست پێ بکات. ئێران هەرگیز نابێتە خاوەنی چەکی ئەتۆم. ئێستاش ناتوانن، بەڵام بڕیارە فەرمی بێت. تەنگەکە بەم زوانە دەکرێتەوە، یان زۆر بەتوندی لیان دەدرێت و دواتر گەروەکە دەکرێتەوە. خەریک بووین گەورەترین هێرش لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بکەین. تەلەفۆنیان بۆ کردم و زۆر بە ئەدەبەوە وتیان تکایە دەتوانین قسە بکەین، وتم بەڵێ با قسە بکەین. ئەم قسەی سەرۆکی ئەمریکا دوای ئەوە هات کە ڕۆژی سێشەممە وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕوبیۆ هەمان ئاماژەی کردووتی لە گفتوگۆکانی نێوان ئەمریکا، ئۆمان و ئێران سەبارەت بە ئاساییکردنەوەی هاتوچۆی کەشتیەکان لە تەنگەی هورمۆز پێشکەوتن هەیە، بەڵام هێشتا ڕێککەوتنی کۆتایی بەدەست نەهاتووە. ڕوبیۆ وتی هیوادارن ئەو قۆناغە زۆر بەزووی تەواو بێت. پێم وایە کە لە نێوان عومان و ئێراندا گفتوگۆ و دانوستانێک هەیە کە ئێمە شتەیدا بەشدارین لەسەر ئەوەی کە چۆن کەشتی زیاتر بتوانن بە زوویی و بە سەلامەتی بە گەروی هورمزدا تێپەڕن. ئەمە لە کاتێکدا کە باسی درێژخایانیشمان هەیە کە پەیوەندیدارە بە داماڵینی چەکی ئەتۆمی. هەردوو لێدوانەکە لە کاتێکدا دێن کە چاوەڕوانی بۆ گەیشتن بە ڕێککەوتنێک زیادی کردووە، بە تایبەتی دوای ئەوەی هێرش و ئاڵۆزیە سەربازیەکانی ماوەی ڕابردوو کەمتر بوونەتەوە و هەوڵە دیپلۆماسیەکان چڕتر بوون. ئەگەر ڕێککەوتنێک سەبارەت بە هورمۆز بکرێت، چاوەڕوان دەکرێت ئەوە ڕێگا بۆ گفتوگۆی فراوانتر لەسەر بابەتی ناوەکی و هەروەها کێشە هەرێمیەکانیش خۆش بکات. هێشتا هیچ لایەنێک وردەکاری ڕێککەوتنی چاوەڕوانکراوی ئاشکرا نەکردووە، بەڵام لێدوانە تازەکان نیشانەیەوەن کە هەوڵە دیپلۆماسیەکان بەردەوامن و هیوای گەیشتن بە ئەنجامێکی نزیک زیادی کردووە.